ئەگەر ویستبام وها حکوومەت بکەم کە تا ئێستا ڕۆم تەفر و تونا ببوو. 6 کەسی خائن لە کۆشکی تۆدا گاڵتە بە ئیمپراتۆری ڕۆم دەکەن و ئەوسا دەرباز دەبن و هیچ کەسێک هیچ کارێکی لێ نایەت. جناب ئیمپراتۆر، من هەر لە هەوڵەوە لەو دوانە دوودڵ بووم، بە تایبەت لەوەیان ماکسیمیلیان. هەرەو ماکسیمیلیانم مەغرورە تەواوی ئێمەی سوک کرد و گاڵتەی پێکردین. بیر و باوەڕێکی کاهینێکی وەکو تۆ دەی پارێزێ جاوی و تفی کردەوە. بەڵام تۆ دیۆکلاتیان هی لە نەهاتووی تۆ بوو کە هەڵاتن، بەڵام ناتوانن لە دەستی من دەرباز بن. خاوەنچکۆ دڵنیا بن کە تەواوی ئەوان قۆڵبەست دەکەین و بە تۆنترین شێوە سزایان دەدەین. بڕوانە دیۆکلاتیان، من ئەمڕۆ ئێرە بەرەو ئۆرشەلیم بەجێ دێڵم. ئەگەر بەر لە گەیشتنی من بە ئۆرشەلیم هەواڵی قۆڵبەستکردن و سەزادانی ئەوانم بیست، ڕزگاریتان هاتووە. ئەگەینا هاوار بە ماڵت دیۆکلاتیان، سەرداری سپای پێنجمی ئیمپراتۆری ڕۆم. ئەمە جێی باوەڕ نییە، یعنی ماکسیمیلیان زاوای دیۆکلێتیانوس مەسیحی بووە؟ 5-6 کەسی دیکە لە ڕاوێژکارانی دەقیانوسیش مەسیحی بوون، بەڵام کەسێ نەیدەزانی. هیچ کەس بڕوای نەدەکرد کەسانێک بۆ ڕواڵەتە مێهرەبان و دڵسۆزەوە لە دڵەوە ئەوەندە پیس و دووڕوو بن. ئەی بۆچی سوکایەتی ئەوان بە جنابی ئیمپراتۆرە ناڵێ؟ ئەوە لە هەموو شتێک خراپترە. بەڵام بە بڕوای من نەیاریکردن لەگەڵ بیر و باوەڕی ئێمە بەڵگە بۆ خراپبوونی ئەوان نییە. زۆر کەس هەن کە خوداکان ئێمە ناپەرستن، بەڵام کەسانێکی پیس و هەرزەن وەکو ئەم ژاریوسە. لێتانی ناشارمەوە، منیش بۆ ئەوان زۆر ڕێز دادەنێم. نازانم شکاندنی بوتەکان و ئاوردتێبەردانی بوتخانەکانیش کاری ئەوان بوو. نەدی کە ئەوان چەند سوکایەتیان بە خوداکانی ئێمە دەکرد و گاڵتەیان بە بیر و باوەڕی ئێمە دەکرد. ئەمە هی لێ نەهاتووی دیۆکلێتیانوسە کە ناتوانێت پێش بە تاقمێ کافر و خائین بگرێ با بگیان. من دەڵێم دیۆکلێتیانوس لەم مەسەلە چاک ئاگادار بوو، بەڵام لەبەر کچەکەی هەلێن هیچی بە ماکسیمیلیان نەدەگوت. ئەگەر بێدەنگ بین و لە هەرمی پیرۆزی خۆمان و خواکامان دفاعنەکەن بێگومان دەکەوێنە بەر ڕەخی ئەوان و لە ناو دەچین. من دەڵێم ئەگەر خوداکان بیانتوانیا شتێکیان لە ناو ببەن، ئیدی دوژمنتر لە ماکسیمیلیان و ڕاوێژکارانی دیۆکلیانوس چی خەسێکە؟ کاتێک کە تۆ بە خوداکانی ئێمە ئاوا سوگاتی دەکەی، ئیدی لە ماکسیمیلیان و یارەکانی ئەو چه چاوەڕوانیەکمان بێت. ئاخر تۆ بڵێ بزانم. ئەگەر ئیمپراتۆر هێشتبای من هەر لەوێ ئەوانم تیکە تیکە دەکرد. ئەگە هەر لەوێ سزا بدرایەن دەرفەتی هەڵاتنیان نەبوو. خەڵک وا دەڵێن کە خودای ئەوان ئەوانی ڕزگار کردووە و لە چنگی ئیمپراتۆر دەریانی کردووە. ئەمانە قسەی پوچە. خودایەک کە نابینرێ و جگە لە خەیاڵە شتێکی دیکەش نییە، چلۆن دەتوانێت کەسێ ڕزگار بکات؟ من نازانم خودای ئەوان چۆن خودایەکە، بەڵام دەزانم کە خوداکانی ئێمەش نەیانتوانی لە خۆیان دیفاع بکەن و ئەم ناپیاوانە سەزا بدەن. ئەگەر نەڕەحناون دەمەوێت بڵێم بەروەڵەت خودای ئەوان توانەتر لە خوداکانی ئێمەیە. خاوەنچکۆ، ئەم پیاوە دەڵێ خوداکان ئەگەر بیان توانی باە لە دوژمنەکانی خۆیان تۆڵیان دەکردەوە. دەڵێ خوداکانی ئێمە بێدەسەڵاتن و هیچ کاریان لە دەستان. ئەسڵان قسەی دەسەڵاتداری و بێدەسەڵاتی خوداکان نییە. بڕوانن خاوەنچکۆ، من دەڵێم
ئینسانی خاوەن ئەقڵ بیرکردنەوە وردبوونەوە کە مافی خۆیە لە خۆی دوور ناکاتەوە. من لە مێژە کە بیر لەمە دەکەمەوە کە لە نێوان لایەنگرانی ژوپیتێر و ئاپۆلۆن و باقی خوداکانی ڕووم لەلایەکەوە و لایەنگرانی خوددا و کوڕی ئەو مەسیح لەلایەکی دیکەوە حتمما دەبێ شەڕ ڕوو بدات. ئایا ئەم نێوە ناخۆشی ناتوانن بکەنە دۆستی؟ یانی بە بڕوای ئێوە عیبی نییە کە ئێمە خودایانی خۆمان بەردەین و خودای مەسیحەکان بپەرستین؟ من وا دەزانم کە شەڕی ئێمە و ئەوان لەسەر ناوە و ئەم شەڕە بێمانایە. تێناگەم یعنی ئەوان خوداکانی ئێمەیان قبوڵە و تەنیا ناوی ئەوانیان گۆڕیوە؟ من وا دەزانم کاروا بێت. لە ڕاستیدا جیاوازیەک لە نێوان بیر و باوەڕی لایەنگرانی دینی مەسیح و لایەنگرانی خوداکانی ڕۆمدان نییە. ئەو وتوویەکە ڕوومیەکان ژوپیتر دەپەرستن و ئەوان خوددا و ئەمە هەردوو ناو یەک شتە. بە بڕوای من ئاپۆلۆن کوڕی خوددایە و ئەوان دەڵێن مەسیح کوڕی خوددایە کە هەردوو یەکێکە. من وا نازانم ئەو جۆرە بێ کە تۆ دەڵێ. ماکسیمیلیان و دۆستەکانی باسی خودای تاقانەیان دەکرد و بۆ خوددا کوڕیان دانەدەنا. ئەگەر وا بێ کە تۆ دەیڵێی مەترسێکی گەورەمان لە ڕێگادایە و دەبێ پێش بە پەرەگرتنی وەها بیر و باوەڕێک بگرین. ئەم بیر و باوەڕە دەتوانێت زۆربەن لایەنگرانی ژوپێتێر بباتە سەر دینی مەسیح. خاوەن شکۆ ئەیبی چییە کە خەڵک پەیرەوی چه ئاینێک بێ؟ ئێمە لەو خەڵکەمان دەوێت کە خوداکامان بپەرستن و بەس. چ دەڵێی گەوجە؟ ئێمە ئێستا گەنجینەی بە نرخی خوداکامان لەدەستدایە. تەواوی ئەو خەڵات و دیارانەی کە بۆ خوداکانی دەنێرن دەگاتە دەستی ئێمە. ئێوە وا دەزانن کە ئەگەر پەیڕەوانی ئاینی ئێمە بڕۆنە سەر دینی مەسیح ئێمە دیسانیش دەتوانین دەسەڵاتی خۆمان بپارێزین؟ بەڵام خەڵک وەکو ئێمە بیر ناکەنەوە. ئێمە چ بمانەوێ و چ نەمانەوێ خەڵک دەستە دەستە دەچنە سەر ئاینی مەسیح. ئەم ئەشکەوتە جێگەیەکی بێدەنگ و ئارامە. خۆ حیوان ئەگەر شانس و بەخت یارمان بێت و زوو قۆڵبەسمان نەکەن چەند ڕۆژێ لێرە میوانی خوداین چونکە ئەیدی خۆراکێکمان نییە. مەگەر تا ئێستا میوانی چێ بووین؟ ئێمە بە کار و تێکۆشانی خۆمان شتێک ناخولقێنین بەڵکو تەنیا نامەتەکانی خوددا کۆ دەکەینەوە. لە ڕاستیدا هەموو شتێک خاوەن ماڵی ڕاستەقینە بۆمانی ئامادە کردووە و دیسانی شەگەر پێویست بێت ڕزقی ئێمە ئامادە دەکات. بە ڕزقەوە یا بێڕسق بەرحاڵ چەند ڕۆژێکمان زیاتر نەماوە. ئەم ئەشکەوتە کە من دەیبینم ئەگەر سەربازەکان بگەنەوە ئێرە دەبێتە گۆڕی هەمومان. بێگومان ئەوەی کە ئێمەی هێناوە ئێرە بێحکمەت نەبووە و ئیرادەی ئەویش بانتر لە هەر شتێکە. جەنابی ماکسیمیلیان ئیز نەدەن پرسیارتان لێ بکەم کە دەمێکی لە زێندایە؟ ئەگەر بتوانم وەڵام بدەمەوە زۆرم پێخۆش دەبێت. بۆچی هەموو کات شکۆی باتڵ ڕووناکی حەقدا دەپۆشێت؟ بۆچی خودای گەورە بەهێزی خۆی حەقچەر ناخات و بۆچی نیشانێک پیشان نادا تا هەموو ئیمان بێن و ئیدی جێگای هیچ باسێک نەمێنێتەوە؟ مەگەر تۆ پێت خۆشە کە خوددا گەورەترین کەماڵی خۆی یعنی ئیختیار و هەڵبژاردن لە تۆ بستێنێتەوە؟ ئێمە بە مەیل و ئیرادەی خۆمان لایەنگری حەقمان کردووە و باتڵمان لەناو بردووە و لە ڕێگەی ئیماندا هەنگاومان هەڵگرتووە و لەم کەماڵە خەڵکمان وەرگرتووە. مەگینە باقی بوونەوەرانیش ئیمانی بێ ئیرادەیان هەیە. وا نازانن کە ئەم زاڵ بوونەی بتپەرستی و زوڵم و پەرستاندنی فەساد و خراپەیە بەویستی خودای گەورەیە؟
ئایا ئەو ئیرادەی کردووە کە حەق هەموو کاتژێر چەپۆکەی باتڵ بێت؟ نازانم کە چۆن سەرکەوتنی هەق بەسەر باتڵداوە دیدێت. بەڵام هەست بەوە دەکەم کە باتڵ هەر وەکو بەڵقی سەر ئاوە وەلا کامدا ڕاستەقینە خۆی دەردەخات. ڕاستەیەک لە ئینجیل کە ماکسیمیلیان هەموو کات دووپاتی دەکاتەوە، ڕاستەقینەیەک کە لە تاریکیدا لە وتنی دەترسین، ڕۆژێک لە ڕووناکاییدا دەبیسرێ و ئیمانێک کە لە نێو ماڵەکاندا فێری بووین ڕۆژێک لە سەربانەکانەوە هاوار دەکرێ. یانی ئەو کاتە دەگات کە خوداپەرستان بەسەر کوفاری بتپەرستە سەرکەون؟ بەڵام چۆن ماکسیمیلیان؟ نازانم، چۆنەکەی نازانم. لەمەدا کە ڕاستەقینە سەردەکەوێ باسێک نییە، بەڵام ڕەنگە لە سەردەمی ئێمەدا ڕاستەقینە ڕوونەدا وە بەرەکانی داهاتوو بیبینن. تۆ دەنگێکت نەبیست؟ من هەز دەکەم کە تەنیا نین. وا دیارە کەسێک ئاگەی لێمانە. من کە بە زۆر چاوەکانم هەڵدێنم. لەم کاتە ناسکەدا دەبێ یەکێک بەخەبەر بێت. ئێوە شوویەک بدەن. نەخەوتنی دوێنێ شەو و پێوانی ئەم ڕێگا دوور و درێژە و ئەستەما هەموومانی ماندوو کردووە. دەی ئێوە بخەون. خاوەن شکۆ ماکسیمیلیان، من دوێنێ شەو باش خەوتوم وەکو ئێوەش ماندوو نیم. ماندوو نیم من، ئێوە بخەون. من ئاگام لە ئێوەیە. بخەون. باش ئەنتۆنیوس، باشە. بخەون. نازانم بۆچی ئەوەندە ماندووم. من تا ئێستا ئەوەندەم خەو نەهاتووە. دەڵێ ئەم خەوە بەدەستی خۆم نییە. خدایە حەق بەسەر باتڵدا چۆن زاڵ دەبێ؟ من بۆچی خەوم دێ؟ منیش خەوم دێ. ناخەوی کمیتریۆ؟ چەندە زوش خەوتن.
زۆر سەیرەکەمتری و بە چای بازەوە خەوتووی تا ئێستا تۆم بۆ شێوەیە نەدی بوو بەڵێنم داوە کە ئاگام لێیان بێت بەڵام خەو ناهێڵێ قەولم پێداون ئاگام لێیان بێت هیوە دەرم شتێک ڕوو نەداتاوێ تەنیا تاوێ بخەوم بەسمە پاشان باشتر دەتوانم ئاگام لەوەم بێت هیوەدارم جەنابی ماکسیمیلیان لێم خۆش بن بەدەست خۆم نییە بەڕستی بڕێوم بەدەست خۆم نییە بڕستی بڕێوم جەنابی ماکسیمیلیان لەژێر ئەشکەنجە بوون کە بە منیان فەرموو خەڵک ئاگادار کەنەوە و بەوان بڵێن کە چۆن خوداپەرستەکان لە کۆشکدا ئیمپراتوریان سوک کرد و بتی جەنابی هادریانوس و باقی خوداکانیان تێک شکاند وتی کە بە ئێوە بڵێم کە خوددا پشتیوانی ئێوەیە ئاینی ئێمە ڕۆژێ پەرە دەگرێ و پەیڕەوانێکی زۆر دێنە سەر ئەم دینە ئاگا بن کە جوانمێرەکان لە دەرباری دەقیانوسدا بۆ بوژانەوەی تۆحید و خەبات دژی خوداکانی درۆیی ڕاپەڕین ئەرێ تا ئێستا تانیان لێ دەداین کە دینی ئێوە هی غوڵامەکان و بەندەکان و سوالکەرەکانە ئێستا ببینن کە گەورە زادەکان و ئەشرافیش هاتوونەتە سەر دینی ئێمە و ئەمە تەنیا هی حەقانیەتی دینی گەورەمان مەسیحە ئەم جوانمێرانە نەک تەنیا خوداپەرست بوون بەڵکو زۆرێ لە خوداپەرستەکان لەلایەن ئەوانەوە ڕێنمونی کراون بەڵێ دروستە بەڕاستی کە ئەمانە جوامێرانێکی ئازا و بوێرن سوکردنی ئیمپراتور کاری هەرکەسێک نییە بۆ دەقیانوس ناڵێ سوکایەتی کردن بەو دڵ و جەرگی دەوێ یا ئیسا کوڕی مەریەم یارمەتی ئەوانە بدە بێگومان یارمەتیان دەدا ئەمانە بچووکتر لەوەن کە بتوانن خاوەن شکۆ ماکسیمیلیان و دۆستەکانی قۆڵبەست بکەن ئەگەر بیان توانی باەت هەیەسا و کاریان کردبوو من وا دەزانم ئەوان ئێستا لە ڕێگای ئەنتاکیەدا بن ئیدی هیچ کەس ناتوانێت ئەوان قۆڵبەست کات من ئەگەر لە جێگای ئەوان بوایم بەرەولای دەریای سپی دەڕۆیشتم و لە ڕێگای دەریای سپیەوە خۆم دەگەیاندە دەرەوەی مەڵبەندی ڕۆم ئێوەش پێ تاوانیە دۆستان؟ نا تەرتوس باشترین جێگایە بۆ خۆشاردنەوە ئیتر بەسێتی جەناوی ماکسیمیلیان خۆی باشتر دەزانێت کە چی بکە و بۆ کوێ بچێ دۆستان وەرن هەمومان پێکەوە بۆ ڕزگاری ئەوان دوعا بکەین خدایە ئەم جوانمێرانە بۆ تۆ ڕاپەڕین خۆت لایەنگری ئەوان بە و لە شەڕی سەربازانی دەقیانوس بیان پارێزە ئامین بڕیار وابوو تەواوی کون و قۆشبنی شار بخەنە ژێر چاودێریەوە چی بوو؟ ئێمە ساتێک غافڵ نەبووین بەڵام هیچ پەیوەندێک لە نێوان هەڵاتوان و خەڵکی شار نەبینرا ئەمە ناگونجە کە پەیوەندیەکیان بەیەکەوە نەبێ بەڵام تێگەیشتن لەم پەیوەندی لێ هاتووی دەوێت کە ئەوە دوو کەس لێتا نایە دڵنیا بن خاوەن شکۆ ئێمە ئەو پەڕی هۆڵی خۆمان دەدەین قوربان بۆ تەواوی ڕێگاکان هێزی گەشتیمان ناردووە بۆ تەواوی ئاوایەکان تەواوی شارەکان کەسمان ناردووە جێگایەک نامێتەوە کە نێپشکنین لە هەر چۆ کە بن دەیاندۆزینەوە دەبێت دڵنیا بن کە کات دژی ئێوەیە ئەگەر تا بەر لە گەیشتنی ئیمپراتور بۆ ئۆرشەلێم ئەوان نەدۆزنەوە
دەبێ خۆتان بۆ لە خاچدان ئامادە بکەن. ماتیوس بەڵێ خاوەنشکۆ وا دەزانم ئەوان دەدۆزیەوە چارەیەکمە نییە ئەگەر نیان دۆزینەوە جوپیتێری مەزن یارمەتیمدا. بزانم ماتیوس لەگەڵ باخێکی گەورە لە دەوروبەری فیلادلفیا چۆنی؟ باخێ لە فیلادلفیا؟ لە بەرامبەر چیدا؟ دەمەوێ ماکسیمیلیان زیندوو بدەیتە دەستەوە. هەر جۆر بێ ئەوان دەکوژن. بەم چەشنە دڵنیاترە. تازە تۆش باخە خۆشەکە دەست دەکەویت. بەڵێ ئەو لە کاتی قۆڵبەستکراندا دەکوژرێ ئێوەش دەگەنە خات و هێلێن وا بەدوای ئەوەشدا ڕەنگە تاج و تەختت خاتونی من سەربازەکان تا ئێستا هەموو جگایەک گەڕاون 2 شەو ڕۆژێکە دەگەڕێن بەڵام ئەوانیان نەدۆزیوەتەوە ئەوەیش بڵێم کە ژولیوس لە بەرتوڕەی هاوار دەکات تەنیا ئەو وانییە دەقیانوسیش یەکسەر بەسەریاندا هاتوو هاوار دەکات دڵنیابن هیچ کەس ناتوانێت ئەوان بدۆزێتەوە هیوادارم کە خوددا ئەوان لە پەنای خۆیدا بپارێزێ. لە دڵمی داوە کە ئیدی ماکسیمیلیان نابینم. ئەمە چه قسەیە کە دەیکەن؟ ئیمانداران دەبێ هەموو کات هیوایان بە لوتفی خودای گەورە هەبێ. دڵە خورپان بە من دەڵێ کە ئیدی ئەو نابینمەوە. بەڵام لە خەودا دیم کە ئەو گەڕاوەتەوە و من لەگەڵی قسە دەکەم. من دڵنیام کە ئەو ماکسیمیلیان بوو. منیش کچێکی لاو و کەم تەمەن بوو. نیگەران مەبن. ئەو خەونە خراپەکە دیوتانە بەهۆی ڕووداوەکانی ئەمڕۆوەیە. خاتونی هەژاری من